چۆن کوفر بکەین بە تاغوت؟ خوای گەورە فەرمانی خۆیەتی ئەفەرمێت فەمەن یەکفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها. هەر کەسێک کوفر بە تاغوت بکە ئیمان بە من بهێنێت دەستی کردووە بە پتەوەکەی ئیسلامەوە، کەواتە گەر نەزانی تاغوت چییە و ئەخلاقی نەناسی و بەرنامە و فکرەی نەناسی چۆن کوفری پێکە؟ یەکەمینیان ئیعتیقاد و بوتڵانی عیبادەتی غەیری لا. یەکەم بزانە عیبادەتکردن بۆ غەیری خوا بەتاڵە، بۆ قەبرێکەی، بۆ مردوویەکەی، بۆ زینوویەکەی، ئەوەی ناوی عیبادەت بێ بۆ ئەڵڵا بکرێت جەلە جەلالوه، بۆ هەر کەسێکی مردوو زینووی سەرف بکەیت کوفر بە تاغوت نەکردو. با لەیرەوە بڕۆینە چین بۆ سەر قەبرێک لە فڵانە شوێنە لە شارەتر، بۆچی بچین وەڵا چین وەڵێن پیاوێکی مبارەکە و ئێمە داوا لەوەکەین ئەو داوامان لەخوا بۆ بکە، لە خۆمە نایپەرستین، جاخۆ ئەبوو جەهل و ئەبوو لەهەب ژەروانەوت ما نعبدهم نایان پەرستین إلا ليقربونا إلى الله زلفى. ئێمە ئەمانەوێت ئێمە تاوانبارین، ئەوان ڕووی لای خوایانەیە، ئەوان ئەولیای خوان، ئەولیای خوان ڕەحمەتی خوایان لێبێ ئەگەر ئەولیای خوایە، بەڵام نەک ئەولیای خوا بێت لە دۆستی دوژمنی خوای پەروەردگارە. ئەوانەی بەشێک لە خەڵک ئەمڕۆ بە ئەولیای خوایان لە قەڵەمەدات ئەیان بینن لە ساحەی مەحشەرە چیان بەسەر دێت، بەس ببینن فكشفنا عنك غطاءك و پەردەی سەر چاومان لاچ و حەقیقەتمان بینی، دەبینی دەوەی کە تۆ بە ئەولیای خوایە زانیت بەرەو جەهەنەم ڕایەکێشن. والبراءة منها بالكلية. وازی لێ بێنە لە خۆی، لە جەمعەکەی، لە پەیجەکەی، لە گروپەکەی، وازی لێ بێنە عیبادەتی خوا بکەم، مەچۆرە ناو بابەتانەوە، بۆ هیچ شتێک بەشدار مەبە لەگەڵیانە. وبغضها ڕقت لێ بێ، لەبەر خاتری خوا ڕقت لێیەتی. ئەگینا هەر کەسێک لە ئێمە بچینە ناو بابەتانەوە ڕەنگە تووشی مەساڵح ببین، تووشی ژیانی خۆش ببین، بەڵام دنیایەکی کاتیبایی ئەوە نییە قیامەتێکی بۆ بفەوتێنین. وتكفير أهلها ومعاداتهم. وهر كسيك أو بكاد لإسلامانية، لإسلامانية. سبحان الله خلقان خطابيان هي بو بشيك لما مستعيان وازة روي التكفير بينا باشا. والتكفير كردنية هر كسيك لفرماني من درجة إسلامنية أو التكفير مستمعنية، أو التكفير مستمعنية بس لبروي جمعية يا خلبا وربيتي. هەر کەسێکەوە هەنە بە مسلمان بزانێت خۆی مسلمان نییە. عربەکاڵێ والعكس صحيح، عكسەکەی ڕاستە. واعتقاد أن العبادة الحق لا تكون إلا لله لأنه هو المستحق لذلك. عبادت بس بۆ خوا کرێ، بەس ئەبێ لە خوا بترسین، تەوەکولمان بەس لەسەر ئەڵڵا بێ، حەیوان سەربڕینمان بەس بۆ ئەوە، سەجدەمان بەس بۆ ئەوە. يا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون. إيمان داران سجدتان، ركوعتان، كاري خيرتان هموي بو الله بكن بلكو سرفراز بن. أي كسك سجدكي سرف كابو غيري إخوة. بيغمري إخوة صلى الله عليه وسلم رازين أبو معاذ كوري جبل ليمن قرابة أو أي كي بوكرت تيوبو أكيد تيولا جوركان ما بيني له شون كتوغان أن أوان بوكر دلهم بيغمري إخوة صلى الله عليه وسلم لبيشتين أو أي بوكري تجارة الدوبارينا كيتو دەزنان بەس سنگەوە نیشانەی ڕێزە. ئەیسە بەشێ لە تورکەکان واکەن ئەوە ڕێزە کە ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیان دەستکان سەر دڵیان، ئەمە ڕێزە، بەڵام نابێت لە بەرامبەر کەسێکە کە تۆ لێ ترسی دەست بنێ بە سنگەوە ئاوای بۆ بکەیت، ئەوە تاوانە. پاشان کوفر بە تاغوت بە دڵە بێت، لە دڵ تا تۆ باوەڕ پێی نییە، گاڵتە و پێیان تێت، بە زمانش بڵێ باوەڕم پێی نییە، خۆ ناوکوژێ چیەکەی ئەتێ مەساڵیحەکان و لە دەست نەچێت وازی لێ بێنە و پاشان بەلاشەش لەگەڵ یامەبە. ئەمە کوفر بە تاغوتە. ئەمە تۆ لەگەڵ یابیت لە پەرستنا لەگەڵ یایی ئاو ئینسی لە بکەرە دەست و ڕزق و بۆ دێتەوە کوفر بە تاغوتە. ئەوە ئیمانیێنان بە تاغوتە. شوێنێکەوی حەڵاڵ و حەرامی لێ وەرەگری وازت لە قورئانی خوای پەروەردگار هێناوە، ئەوە ئیمانیێنانە بە تاغوت. کەواتە هەر کەسێ هەتا کوفر بە تاغوت نەکا خوای پەروەردگار ئیمانی لێ وەرناگرێت.